ئەم دەرکەوتە تازەیەکی کوردبوون چۆنە خوێنیتەوە پێ دوایە ینی هەر کارەساتەکەی ڕۆژاوایە یاشتی تری لە پشتەوەی سوانێ بڵین کوردبوونی ئەم جارە بزوتنەوەیەکی خۆڕسکی میلیگەرای تاوکە لە ژێرەوە هاتۆتۆ دەرەوە. ئەمە لە سەدەی 1990 هەستی کوردبوون دروست بووە. جاوا سێری هەستی کوردبوونی چەند بەقوتەیە. هەر لە ساڵی 1930 نامەم هەیە باشە نامە میرێکی کورت لە باکوور نامان ئێرە بۆ میرێکی ترەڵێ من و کوردستان لە هەلومەرجێکی خراپین داوای هاوکاریەکە من و کوردستان نەک نەتەوەی بەڵکو خاکپارێزی هەبووە یعنی ئەمە بەڵگەنامێ سەرهەنگە داودان سەرهەنگێدا ئەمە 1000 ساڵ تەمەنێتی 1000 ئەسکە نامە من سەرهەنگی داودان چەنی مەگێرم هەردان مەکۆشم بەری ئاینی کوردان ئەمە 1000 ساڵ تەمەنی هەیە ئەزانی گۆڕێکی لە تەوێڵێ تۆ وەرە سەرهەنگی هەبێ ئەو شعرە مەزنە 1000 ساڵم و پێژەڵێ من لەگەڵ دەستێ لە کوردانە خەریکی پاراستنی ئاینی کوردانین ئەمە 1000 ساڵ تەمەنێتی ئێستا کوردبوونێ لە هەناوی تاکی کورد لە هەر چوا پاچەکە هاتۆتە دەرەوە یەکێ بە کەزیەکەیکە یەکێ بە ئاڵاکەیکە ئەمەیە کە هەر یەکەمان بە شێوەیە گەڵین کوردین و کەسیش ناتوانێت پێ بڵێ ئەویان کوردبوونەکەی خاوەنی کوردبووین.